چەند ساڵە بایدن ئەمریکا بەڕێوە نابە، ئەم نهێنیە لە خەڵک شاردراوەتەوە. ئەمە ئەو قسەیە کە کۆماریەکان دەیکەن. نەخۆشیەکەی جۆ بایدنی سەرۆکی پێشووی ئەمریکا خەریکە دەبێتە سکانداڵێکی گەورە، چونکە وردە ئاشکرا دەبێ دەمێکە بەم نەخۆشیە زانراوە، بەڵام لەلایەن پزیشکەکان و یاریدەدەرەکانی شاردراوەتەوە. هەفتەی پێشوو بەڕێوەبەری نووسینگەکەی جۆ بایدن ئاشکرای کرد کە سەرۆکی پێشووی ئەمریکا تووشی جۆرێکی ترسناکی شێرپەنجەی پرۆستات بووە. لە دوای ئەو ڕاگەیاندنەوە قسەی زۆر دروست بوو. کەم نینە و کەسانی دەڵێن بایدن زۆر پێشتر تووشی شێرپەنجە بووە، شاردراوەتەوە. لە ئەمریکاوە باوەکە سەرۆک دەبێ پشکنینی تەواوی تەندروستی بکە و ئەنجامەکەی بۆ خەڵک ئاشکرا بکرێت. دوامین راپۆرتی پزیشکی بایدن لە مانگی شوباتی 2024 بڵاو کراوەتەوە. ئەو کات هیچ ئاماژەیەک نەکراوە بەوەی شێرپەنجەی هەبێ. بەڵام وردە زانیاری ناچوونیەک لەلایەن کەسە نزیکەکانی بایدنەوە دزە دەکا. گومانی بەهێزەوەیە کە بایدن هەر لە سەرەتای ماوەی سەرۆکایەتیەکەی لە ساڵی 2021 تووشی ئەم نەخۆشیە بوو بێ، بەڵام بە خەڵکیان نەوت بێ. هەندێک لە میدیا ئەمریکیەکان باز لەوە دەکەن کە 4 مانگی کۆتایی سەرۆکایەتی بایدن ئەوەندە وەزعی خراپ بووە، هەندێک لە ڕاوێژکارەکانی پێشنیاریان کردووە لەسەر کورسی تایەدار هاتو چۆی بۆ بکرێت. تەنانەت زۆر کەسی تر دەڵێن بایدن بە فعلی ئەمریکای بەڕێوە نەبردووە و ئاگای لە هیچ نەبووە. گومانی بەهێزەوەیە کە هەم تیمەکەی و هەم پزیشکەکان و هەم میدیا گەورەکان دەستیان هەبوو بێ لە شاردنەوەی ئەم زانیاریانەدا. بۆیە ئەگەر ئەمە ئاشکرا بێ دوور نییە کەسە نزیکەکانی بایدن بە خێزانەکەی و کامالا هاریسیشەوە تووشی لێپێچینەوە ببن.